سڵاو، ئێرە ئامادەی بانی ناحوکمی ئینگلیزیە. بۆ خوێندنی دەستپێکی ئەمساڵ یەکێک لە باشترین ستافی ئامادەی لە قوتابخانەی ئامادەی بانی ناحوکمی ئینگلیزی وانە دەڵێتەوە. گەر دەتەوێت ئەنجامێکی باش بەدەست بهێنی و ساڵانی ئامادەیت بە بەرزترین نمرە کۆتایی پێبێنیت، لێرە ئەم خەونە دەبێ بەڕاستی. لێرە ستافێکی شارەزا و ڕاهێنراوە بە نوێترین پرۆگرامی جیهانی بۆ پەروەردە و فێرکردن لە خزمەت قوتابیانی خۆشەویست دەبێت. لە باڵەخانەیەکی ناوازە و ستانداردی سەردەم بە هەبوونی هۆیەکانی فێرکردن، ئامادەی بانی ناحوکمی ئینگلیزی بۆ ئەم ساڵی خوێندن دەست پێ دەکات. فێرخوازانمان بۆ ئەم ساڵی خوێندن لە کەشێکی زانستی و لە چوارچێوەی یەکێک لە باشترین ستافی ئامادەیی بەرەو ساڵی نوێی خوێندن هەنگاو دەبێت. دایک و باوکانی خۆشەویست، من و خانەوادەکەم بۆ داهاتوێکی گەشت ئامادەی بانی ناحوکمیمان هەڵبژات. ئێوەی بەڕێزیش ڕۆڵەکانتان بەرەو لووتکەی سەرکەوتن بنێرن بە هەڵبژاردننی ئامادەی بانی ناحوکمی ئینگلیزی.